نا باشی هر جاره باشی بلام با آن ما فرمان سیما کردو خاصه نوتی کوبانی وكان كاسن ما وصلنا تطبيق يوم سنه شنو ما حاسب بدو سنوات لا كنت بيكون عايز مده شو قصدك مش شيء رقم دولية كاسية براسك گۆڕین بۆ منۆزەمەکانی چیان بۆ ئێمە پێکری لەوانەیە یەک منۆزەمە بتوانێت یەک مەکتب بۆ بکات وانە قەرەبووی ئەو پارەی یونیسێف بە مەکتبێکی تر دەیان بەنووسراوی like a promise from UNICEF, that's just communication with the other organizations. I know that you push يفهم more better for the students. أفوتو أمر منظمة كتازن continue into the fall on Saturdays. So in the summer it would be all day, and then hopefully continue either. ئێمەکو لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستێکی چاودێرین بەسەر خوێندنگەکانە بزانین ڕۆژی خوێن چۆن بەڕێوە ئەچێت و لە هەمان کاتا بەسەر بەڕێوەبەرایەتیەکانە لەگەڵیشا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە لە هەمان کاتا چاودێری ئەوە ئەکەین کە ڕێکخراوەکان چ دەورەیشان هەیە لە پەروەردەیە بزات کۆبوونەوەی ئەمڕۆمان کە لەگەڵ پەروەردە و ڕێکخراوەکان نابوو ڕێکخراوەکان تا چ ڕادەیەک توانی ویانە خزمەتی پەروەردە بکەن هەم بە خوێندکارە نازیحەکان ئاوارەکان و بۆ خوێندنگەکانی خۆشمان چیان کردووە لەبەرەوەی ئێمە لە زۆر خوێندنگە کێشەی بینامان هەیە نەبوونی بینا زۆری خوێندکار نەبوونی مامۆستا ئەمانە زۆر کات دڕوبەڕووی ئێمە بێتەوە ئەنجومەنی پارێزگا بە تەنسیق لەگەڵ پەروەردەیە ئەتوانین چارەسەری کێشەکان بکەین کەواتە ئیشی ئێمە وەکو منسقێکین لە بینی خوێندنگەکانە و خوێندکار و مامۆسایان لەگەڵ پەروەردەی گشتیە و لە هەمان کاتە چاودێریشین ئیشەکان چۆن بەڕێواچێت ئەمڕۆ لە دیوانی بەڕێوەتی گشتی پەروەردەستێمانی بە سەپەرشتی بەڕێوەتی پلاندانان لەگەڵ ڕێکخراوی یونیسێف و ڕێکخراوە پەیوەندیارەکانی بواری پەروەردە و بە ئامادەبوونی سەرۆکی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی محافەزەی سلێمانی و نوێنەرایەتی حکوومەتی عێراقی لە پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکمان ئەنجامدا سەبارەت بە کێشە و گرفتە پەروەردەیەکانی قوتابخانەکانی ئاوەرەی ناوخۆ و قوتابخانەکانی پەناهندەی وڵاتی سووریا وەک ئاگادارن پارسەڵ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ژمارەیەک لە مامۆستا گرێبەستیان بۆ ئەنجامدرا بۆ مەکتەبەکانی پەناهندەی سووریا و نوێنەرایەتی حکوومەتی عێراقی فیدراڵیش خۆی کرێ وانەبێژی مامۆستایانی ئاواری ناوخۆدات باش بەڵام بەکو ئەو بەهۆی و قەیراندارەی تووشی هەرێمی کوردستان بۆ ئێمە ئەم ساڵ نەمانتوانی کرێوانە بێژی مامۆستاکانی قوتابخانەی پەناهندەکانی سووریا گرێبەستەکانیان بۆ تازە بکەینەوە و بە هاوکاری ڕێکخراوی یونیسێف و ڕێکخراوی IRC و ڕێکخراوی ڕیس و هەنێ ڕێکخراوی تر توانیمان کرێوانە بێژی مامۆستاکان تەرخان بکەن کۆبوونەوەی ئەمڕۆمان سەبارەت بۆ بوو بۆ ساڵی داهاتووی خوێندن چی بکەین بۆ ئەوەی خوێندن لە قوتابخانەکانی ئاوارەی ناوخۆ بەردەوام بێت ئەمڕۆ گەشتیم ئەو بڕیاری کۆنووسێکمان ئیمزاکردین بۆ وەزارەتی بەڕێوەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێکارە یاسانی کە ئەنجامەدەری بۆ کردنەوەی قوتابخانە بۆیان نێرین بۆ ئەوەی بەزووترین کات چارەسەری گونجاویان بۆ بدۆزێتەوە